سڵاو ئەو کاتتان باش ئەوڕۆ گەشتێکی ناوازە دەکەین بۆ لای شەقلاوە گەشتەکە پێک هاتیە لە شاخەوانی و تەرفیهی چونکە پۆلی دوازدەنە دەمانەوێت جەوێکی وا وەربگرین دووربێت لایانی خوێندن ئیشەڵا بە سەلامەتی دەڕۆین و بە سەلامەتی دەگەڕێینەوە. و ئێستاش لەگەڵ قوتابیەکان هاتوون بۆ نان خواردن ئیشەڵا دوای نان خواردن بەرنامەی ترمان دەبێتن. ئێستاش خۆمان ئامادە دەکەین بۆ ئەشکەوتی ڕەبەنبۆیە کە دەکەوێتە قەزای شەقلاوە لەگەڵ تەڵەبەکان بەیەکەوە بەسەر دەکەوین. وەرزشی شاخەوانیەکێکە لە وەرزشە گرنگانەیە کە هەموو کەس دەتوانێت ئەنجام بدات بە مەرجێک کە بتوانن پێداویستەکانی شاخەوانی دابین بکەن. مهمترین شت ئەوەیە هەمووان پێکەوە بە سەلامەتی بچین و بە سەلامەتی بینە خوارەوە. دایک و باوکانی خۆشەویست قوتابیانی بەڕێز دوای ئێمە لە بەشی ئامادەیی کۆمەڵگەی بارز بۆ پەڕی متمانەوە لەگەڵ قوتابیەکانی خۆمان هاوڕێیانە گەشتێک شاخەوانی تەرفیهیمان ئەنجامدا بۆ قەزای شەقلاوە. ئەوەی کەوا من دەمەوێت وەکو ئیدارە و کارژێڕی ئامادەیی زەخی لەسەر بکەمەوە ئەوەش ئەوەیە کەوا ئێمە لە ئامادەیی بارز بەتایبەتی قوتابیانی خۆناغی دوازدە ئامادەی ئەم ساڵ چاوەڕێی ئەنجام و دەرەنجامێکی زۆر باش و شایستیان لێ دەکەین لەگەڵ ئەوەشدا چەندین چالاکی زۆر باش و تەرفیهی و هەروە زانستیان لە بۆ ئەنجام بدەین بۆی قوتابیانمان بۆ پەڕی متمانەوە بەرەو تاقیکردنەوەکان و هەروە چێژ لەو ساتانە وەربگرن کەوا لە کۆمەلگای بارزن. Yeah!